بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ئێمە گەیشتونەتە شەوی نۆزدەی پیرۆزی ڕەمەزان، شەوێک پێش شەوەکانی قەدر. ئەگەر لە دەیەمی مانگی پیرۆزی ڕەمەزان و کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان کە دە ڕۆژێمێنێ بۆ جەشن، ئەگەر خۆی گەورە عەفومان نەکا و لێمان خۆش نەبێت، چی بکەین؟ ڕوو لە چ دەرگایە بکەین؟ با لەم شەوە بەباشی خۆمان ئامادە بکەین و شەوی نۆزدە بکەینە شەوی تەوبەی ڕاستەقینە و گەڕانەوەی ڕاستەقینە. پیرێکی خواناسی بازمون ئامۆژگاری مناڵێکیە کرد کە خەریک بوو پێگەیشت. پێی وت کوڕی شیرینم، بەهەشت بە بێ ماڵ و بە بێ پارە و بە خۆڕایی دەسەکەوێت و دۆزەخیش بە پارە خەرجکردن دەستگیرە بێت. کوڕەکە پێی وت با پیرە مەبەستت چییە و چۆن؟ با پیرە وتی ئەوەی قومارەکە پارادات، ئەوەی ئەچێتە ئاهەنگی حرام و گوێ لە گۆرانیە گرێت پارادات، ئەوەی داوێن پیسیەکات پارادات، ئەوەی عارەق و تلیاک و خۆخراپەکان ئەنجامەدات هەر پارادات. بەڵام نوێژ و ڕۆژ و تەوبە و خۆپارێزی لە گوناه پارەی ناوێت. حەج و زەکاتیش قەرزە و ئەبێ بیدەیتەوە. کەواتە بەهەشت بە بێ پارەیە و دۆزەخ بە ماڵ و سامان دەستگیرە بێت. کامیان تەوێت؟ ڕێی کامیان ئەگریت و خۆت بە ڕێبواری کامیان نەزانی؟ دەست بگرنەوە لەوەی پێی ڕاهاتوون و مەئلوفە و سوودێکی پاش ڕۆژ و قیامەتە پێناگەیەنێت. ئەگەر سەفای تەواوەتیت دەوێت، دڵت جیا بکەرەوە لەو خەڵکەی کە وێرانی ئەکات. لە دەرگای قیامەت و ئاخرەتت نزیک بەرەوە، بچۆرە ژوورەوە. ئەگەر دەرگای قیامەتی وێرانە بوو، خێرا فریا بکەوە و هەتا نەڕۆشتووی دەست بە ئاوەدانکردنەوەی بکە و بیکە بە خەمی یەکەمی ژیانت، بیکە بە یەکەم وەزیفەی ڕۆژانەت و چاول لەسەری بێت. فرامۆشی مەکە. کردارێ بخەرەڕێ کەوتە و هات و هاواری نەوێ هەتا نەفەوتێت و ئیخلاسە لە دەست دەرنەچێت. قەومێک نەفسیان بەخوا ئەفرۆشت و غەیری خۆیان نابینی، دڵیان هەبوو نەک زمان. ئەم جۆرانە خوا بۆ نزیکی خۆی دروستیان ئەکات و حەزرەتی موسا سەلامی خوای لێبێ سەرقافڵەی و کاروانەیە. واصطفيتك لنفسي ليس كمثله شيء وهو السميع البصير. ئیتر دڵ خۆشیەکی بەردەوام و ئونسەتێکی بێبڕانەوە و شیرینی بێتاڵی و مڵکێکی بە هیلاک نەچووی دەستەکەوێت. ئەوەی بگاتە ئەم مەقامە ئاسوودەیی پەلەی پێگەیشتنی ئەم مرۆڤە ئەکات، نەک پێچەوانەکەی لە زیندانی دنیاویستی وەرە دەرەوە کە زانیت بە زەحمەت ڕزگارتە بێ لە دەستەوە دەست پێ بکە و ببەخشە بە هەژارەکان هەتا دڵی شفێری بەخشی نەبێت. زۆر شارەزای فقهی ظاهیر بەو جێبەجێی بکە هەتا ڕێگەی فقهی باطنی پێ بدرێت و مۆڵەتەکەی وەربگری. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. کە ئاخرەتێ پێش خز بەسەر دنیایە هەردووکیانە بەیتەوە. ئەگەر دنیات پێش خز بەسەر قیامەتە پەنا بە تۆی ها ڕەب، هەردووکیان لەدەسەدەیت. چۆن سەرقاڵیە بۆ خۆ دروسەکەی کە ڕێت پێ نەدراوە؟ نەزان دنیا ئەبێتە هەموو خەمی و بێجگە لە دنیا خەم بۆ هیچێک ناخوا. عاریف و خواناسە گەورەکان ئاخرەت خەمی ئەووەڵ و ئاخریان بوو. ڕزگار بوون بە خزمەت نەکردنی نەفس بەدەستێت. ئەو ڕێگەیە بگرن سەرفرازە بن. ڕازگۆکان یەکترە ناسن. سەدیقین بۆنی قبوڵکردن و ڕازگۆیی بەرامبەرەکانیانەکەن. بەوێنەوە گرفتار مەبن و مانا لە دەست بدەن. کاتی حەق تەعالا ئیرادەی خەیری بەبەندەیە هەبێت فێریەکە. ئینجا ئیلهامی عەمەل و ئیخلاسیەکە هەتا دەستی بە زانستەکانی دڵەگات و نهێنی شیرینترین ئیختیاریە بێت. ئیترگاتە گەنجینەکە و بۆ هەتایە ئەیباتەوە. یا ڕەب، ئێمەش لە ڕێگەی ئەو براوانە بین یا ڕەب العالەمین. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار.
اللهم آمين يا مجيب السائلين.